دێرین ئۆماریەکێک لە ئەکتەرە دیارەکان و بەتایبەتیش کە بەڕۆڵی هەنار لە نێو درامای گەردەلوولە ئێمە پێی ئاشناین. دوای ساڵانێکی زۆر لە تاراوگە بە خۆشحاڵیەوە لە ئێستاە هاتوۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی و لە سەردانێکیشیا بۆ دەستگای میدیای کورسات لەگەڵ هاوکارم کوردستانە چاوپێکەوتنەکان دەربارەی بەشێک لە کارەکانی ئەو هەم لە دراما و هەروەها ژیانی تایبەتی ئەویش کردووە. پێکەوە چاوپێکەوتنەکە بین و ئەگەڕێم وڵاتان فەرمون. هەناری گەردەلوول یان دێرین بە کامیان بانگە بکەم؟ هەر کامێکیان بێ. هەنار ناوە هونەریەکەمە، خەڵک بەوە منی ناسیوە، دێرینیش کەسایەتی خۆمە. زۆر باشە کە موعیدی چاوپێکەوتنەکەمان دانا لەبەر دایکت کاتەکەیت گۆڕی. دایک لای تۆ چییە؟ دایک بۆ من ژیانە، دایک پشت و پەنایە. بەڕێی من ئەوەی کە دایکی مابێ لە ژیانە، ئیشەڵا دایکی هەموو کەسێک لە ژیانە ئەمێ ئەوانش کە مردوونتەم خالیان خۆش بێ. بەڕێی من ئەوەی کە دایکی لە ژیانە مابێ نابێ خەفات بخوا. کەسێکە کە بەختی هەیە بەدڵنیاییەوە. دێرین ئەم ماوەیە زۆر بە جلی کوردیەوە دەبین. حەزت لە جلی کوردیە یان هی ئەوەیە کە ساڵانێکی زۆرە لە غەریبیت و ئیتر هاتوویتە تۆ چەند جارێکی بۆ باز جلی کوردیت کردووە؟ ڕاستەکەی هەردووکێتی. یەکەم لە ئەوروپا مناسبە زۆر کەمە، جلی کوردی لەوێ ئەوە لەبەر ناکرێت. دووش زۆرم حەزلێتی، حەزم زۆر لە جلی کوردی ڕەسەنی زمانی کۆمانە، نەک ئەم مۆدێلە تازانە. حەز ئەەکەم ئەو مۆدێلە کۆن و فش و ئەو یەخە حوتی جاران هەر حەزەکەم ئەو مۆدێلانە لە چۆن ئەمڕۆ بە جلی کوردیەوە نەهاتی؟ ئەزانی پێشەوە وتم ئەگەر دێرین بە جلی کوردیەوە بێ ئەی من داخل ڕاستەکەی پرسیارم کردوتیان بەنامەکە کەمێ ڕستمیە وتم قەینا بە ئەمڕۆ ئاوا بێت. خۆ بەخێر هاتی. وەکو پرۆژە هاتوویتە تۆ بۆ کوردستان یان هەر سەردانێکە و پێت خۆش بوو کە ڕاستەکەی وەکو پار ئەم ساڵیش بە سەردان هاتوومەتەوە، بەڵام ئیشەڵا کار و پرۆژەم ئەبێت، ئیشەڵا هاتوو چۆ ئەەکەم لە مەودووە دەرفەت و ئیشی باشە بێت بە خۆشحاڵیەوە بەشدار. زۆر باشە. دێرین ماوەیەکی زۆرە ونی دیار نیت. هەموو ئەوانەی کە سەفەرەکەن ئەڕۆن بۆ دەرەوەی وڵات ناوە یان با بڵین جار لە پرۆژەیەکە یان لە بەرهەمێکە ئەیان بینین یان هەوڵێن کە بێنەوە کوردستان و بەشداری لە پرۆژەکان بکەن یان چالاکیەکیان هەبێت. تۆ ئەو چالاکیەت نەبوو بۆچی؟ ڕاستە چەند هۆکارێکی هەیە. هۆکاری یەکەمیان کە چیتە وڵاتێکی تر تا ئاشنابی بە سیستمی ئەو وڵاتە و فێری زمانەبی ئەوە کەمێک لە ئیشوکاری خۆت دواعەکەوی. هۆکارێکی تریان من لە ژیانی خۆشمە ئەگەر لە کوردستانیش بوومایە من هەموو کارێک ناکەم، حەزم لە کاری جوان و کارێکە کە ئەمێ کەم دەرکەوم بەڵام بەشتی باش دەرکەوم. لەوانەیە چەند دەرفەتێکیشم بۆ ڕەخسابێ لە ئەوروپا، بەڵام یەک لەبەر هۆکاری تایبەتی خۆم نەمتوانیوە، دووش لەوانەیە لە ئاستم وحی منانە بوو بێت. حەز ئەەکەم هەم کاری شانۆیی هەم کاری ئەگەر
سینەما و دراماش بێت کارەکان لە ئاستی ئەوە بێت کە خۆم قەنەعەتم پێی بێت. دواتر تۆ دایکیت بەڵێ ئەبێ زۆرترین کاتەکان بێ ڕاستە دایک کەسێکە زۆر سپاس بەرپرسیاتێکی گەورەمان لەسەر شانە هەر ئەوە نییە بە خێویکەی نەبێ پەروەردەشیانکەین پەروەردەکردن زۆر قورسە بە تایبەتی من لە وڵاتێکی ترام ئەبێ ئاشنای کەم بە کولتوری خۆمان و ئاگاشم لێ بێت کە ئەمە وڵاتی ئێمە نیە و ئەبێ هەموو شتەکان پابەت بین بە ڕێستا و یاسای خۆمانەوە. زۆر باشە ڕەنگە ئیشکردن لە ناو دراما یان لە ناو سینەما لە دەرەوەی وڵات زۆر قورس بێ قورس بێ بەڵام هەندێک لە هونەرمەندان یان بە تایبەتی شانۆکارەکان هەندێک گروپی شانۆی ئەدۆزنەوە لەوێ کە هەوڵێن کۆنتاکتیان لەگەڵ دروست بکەن و ببن بە ئەندام لەگەڵیانە و یعنی ئەم هەوڵت نەیەوە تۆ ئەو هەوڵە ڕاستەکە ئیقتراحیشم بۆ کراوە و پێشم وتراوە ساڵی پاریش وەکو میوانێک بەشدار بووم لە گروپی کابارێت کە گروپێکی شانۆیی بوو چەند کارێکی شانۆیی کرا و خۆشبەختانە سەرکەوتنێکی باشیان بەدەزێنا ئەم ساڵیش هەر وەکو میوان بەشدار بووم وەکو 2 مانگ پێش فیستیڤالەکە ویستم بەشدار بم وەکو ئەکتەر تەنانەت دەقیشم خوێنەوە و ویستیشم لەگەڵ دەرهێنەرێکی زۆر باشە بە زمانی ئەڵمانی هەر بە کوردی بەڵێ لەو فیستیڤاڵا بەشدار بم ڕاستەکەی من چونکە سەفەری ئێرەمە بوو ئەو دەرهێنەرێکی کە پێتم خۆشی سەفەری کردەوە بۆ کوردستان ئیشەکە سەری نەگرت ئەگینا شانۆیەکەش حاضر بوو خوێندنەوەشمان بۆ کرد بەڵام دەرفەت نەڕەخسا ئەمساڵ لەوا بەشدار بم. ڕاست هیچ جۆرە چالاکیێکی ترت نییە لەوێ تا ئێستا نەبووە تەنها هەڵت گرتۆ بۆ ئەوەی کە بگەڕێتەوە کوردستان. زۆر باشە هەناری گەردەلوول ناوێکی دیارە کە لە بیرەوەری ئێمەیە هەیە لە میمۆری زۆرێک لە ئێمەیە کە بینەری گەردەلوول بووین. چۆن بەشداریت کرد چۆن تۆ هەڵبژێرایت لەلایەن هونەرمەند جەلیل زەنگەنەوە بۆ ڕۆڵی هەنار؟ هەلو هەنار خان بەیانی باش چرۆ بەیانی و باش هەنار خان چرۆ بۆ درەنگ هاتوویت ئەمە درەنگە بۆ سعات چەنە ناشێم شەو لێرە بەسەر بردی بێ نەوەڵا ئەوەی ڕاستمێم شەوەر خەو نەچۆتە چاوم بوو هیچ بووە؟ بە زۆر بە پەرۆشەوم بۆ بینینی چی بکەم زۆرم خۆشەوێت. لە چاوپێکەوتنی کە شاباسم کردووە من لە سەرەتایی پەیمانگا بووم کە بەشداریم لە درامای گەردەلوولا کرد یەکەم لە پەیمانگابی بۆت نییە خۆت لەوانەیە خوێنکاری پەیمانگا بووبی ئەزانیت کە بۆت نییە لە دەروی پەیمانگا کارکەی بە تایبەتی لە سەرەتایە بەڵام هاتن چەند تێستێکیان کرد توانە و تاقی منیان بۆ دەرکەوت قبوڵی ئەویان کرد کە من بەشدار بم بە خۆشحاڵی و سەرۆکی بەشەکەمان لەگەڵ کاک مامەسا مۆفەق عارب لۆهۆنی و لەگەڵ کاک بەکرا منیان اختیار کرد کە بەشدار بم لە درامای قۆناغی چەند بووی؟ زۆر قۆناغی 2 بووم زۆر بەڵێ سەرەتا بووم لە کاتە لە پەیمانگا نەک بۆت نەبوو لە دەرەوەی پەیمانگا ئیش بکەی بۆت نەبوو لە هەندێک کاری ناو پەیمانگاشا بەشدار ببیت بەڵێ لە دوای پۆلی سێوە بەڵێ لە دوای پۆلی مەرحەلەی سێوە اینجا ئەوتوانی بەشدار بی من لە پۆلی دووە تەنانەت کە دەوری کۆمبارسیشە درا بە خوێندکارەکان من تا ڕادێک دەوری سەرێکیشم ئەدرا لەبەرەوەی بە جۆرێک خۆم حاضر ئەکرد بۆ شانۆیەکان یەکسەر ئەیانزانی کە من حاضرم تاقی منیان ئەبینی دەرهێنەرەکان. لە چەند بەشی گەردەلوولا بەشداریت کرد؟ هەر سێ بەشەکە بەشدار هەر سێ بەشەکە بەشدار پەیوەندیت ماوە لەگەڵ ئەکتەرەکانی تر چرۆ کامۆ؟ لەگەڵ چرۆ بەڵێ پەیوەندیم هەیە تا ڕادەیەکی زۆرنا بەڵام پەیوەندیمان هەیە لەگەڵ کاوان زۆر باشین پەیوەندیمان کۆنتاکتێکی باشمانێ و لەم هاتنەوەیشمان زۆربەی چاوپێکەوتنەکانم لەگەڵ کاکاوانایە و کاک جەلیلی شمبینیوە باشە تا ڕادێک دەرهێنە ئەکتەرەکانە بین. درامای گەردەلوول پڕ بوو لە ئەستێرەی زۆر دیار ڕاستە بەداخەوە بەشێکیان لە ژیانە بە کام لەو ئەکتەرانە زۆر سەرسام بوویتیان وەکو قدوەیەکی خۆت وەکو مامۆستایەکی خۆ سێرتە کرد؟ وەڵاهی ئەوە بەشەیەکی عامڵی زۆربیان ئەتوانیم بڵێ تا ڕادەیەکی باش زۆر جوان ڕۆڵیان بینیوە و دەنگدانەوەکەشی لەناو خەڵکە بینرا
بەڵام من لە چاپێکردنی تریشاوتومە زۆر کاریگەرم بە نواندنی مامۆستا جیهاد دڵپاک زۆر کاری تێکردم هەم نواندنەکەی جوان بوو هەم زۆر جوان گەیشت بە بینەر ئەوانی کەش زۆر باشم بەڵام مامۆستا جیهاد زۆر تایبەت بوو لە لای من بزانم لە بەشی دوی گەردەلوولە دیمانەیەکتان هەیە لەگەڵ کاک ئاسۆی عومەر سوارە لە گەردەلوولە مەشەدمانەیە گەردەلوولە چاوپێکەوتنێکتان دیمانەیەکتان هەیە بیرت ماوە ڕاستە ئەگەر درامای گەردەلوول بڵێ بەڵێ مەشەدمان هەیە بێکەوە ئەو کاتێک کە کاک پشتیوان من وە ئەزانم کۆچی دوایی کردووە بەڵام هەواڵی ئەوم پێیا کە نەمردووە ڕاستەکەی کاک ئاسۆ پڕ بوو لە ئێحساس پڕ بوو لە نواندنی جوان یعنی ئەگەر ئەکتەرێکیش زۆر نەتوانێت ڕۆڵەکەی بەرجەستە بکات لەگەڵ ئەوە تاقەیەکی ترێ وەرەگرت هەمیشە وەکو مامۆستا وەکو ڕێگەی تەنانەت شانۆگەریشم هەبووە لەگەڵ کاک ئاسۆیە لە شانۆیی باخە کە دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بوو بەڕاستی نواندنی جوانە هەنار خان پێش ئەوەی بڕۆی حەزەکەم حەقیقەتێکەیە بیزانی ئەویش ئەوەیە کە ڕزگار زۆر هیلان لە شەڕێکا زۆر بە سەختی برینار بوو لە خۆشییان نەمان نردۆ بە دەرەوە وڵات بۆ عیلاج دابمانە تێگەی چۆن ئەو تۆ باسی چیەکەی ڕزگار چی بەڵێ ڕزگار لە شەڕێکە خراپ پێکە بەڵام هەنار خان حەزەکەم شتێکی کە شێوی زانی پێشەوە لە هۆش خۆی بچێ قسەیە بزرکە چاکم نەبیێت هەمیشە ناوی تۆی لەسەردەم بوو زانی وچی ئەیوو هەنار بمبەخشە تۆم زۆر خۆشەیە زۆر دیرین بەنیازی لە بەشەکانی ئایندەی درامای گەردەلوولا بەشداروی پێم وابێ بەشی 4 و 5 بەڵێوە ئێستا وەک خۆی ئاماژەی پێیا کاکجەلی کە بەشی 4 و 5 لە قۆناغی ئامادەکردنایە تا ئێستا وەکو ئەوەی بەتەواوەتی ئەو قەرارە نەدراوە نە لەلایەن کاکجەلیلەوە نە لەلایەن منیشەوە وەکو وتومە ئەگەر درامای گەردەلوول پێویستی بە ڕۆڵی کەسایەتی هەنار بێ لە دراماکە من بە خۆشحاڵیەوە یعنی دێرین کەسایەتی هەنار خزمەت بە درامای گەردەلوول بکە من بەشدارە بم بەڵام ئەگەر وەکو ئەوەی کە ئێستا کاک پشتیوان بەڕەحمەت بێ لە ژیانە نەما و بۆتە کەلێنێک بۆ سەر نواندنەکەی من ئەوە خۆشنیە تۆزێک بەڵام ئەگەر پێویستی بە من بێ و کاکجەلی خۆی ئیشی لەوا کرد بێ من بە خۆشحاڵی قسە و باسێکتان لەو بارەیەوە نەکردو کردومانە بەڵام هێشتا سکرێپتەکەت نەخوێندوێتەوە جارێ نازانی کە ماوە هێشتا بەڵام ئیشەڵا هیچ تەسەورێکە هەیە کە بۆ ئەوەی کە ڕەنگە ڕۆڵەکەم بەم شێوەیە بێ یان ڕەنگە لە بەشی 4 و 5 درامای گەردەلوولا کارەکتەرەکەی من ئەمە بێت ڕاستە بە بڕوای من ئەگەر بەشدار بم لە ڕۆڵی لە بەشی 4 ئەتوانم بڵم بەقوتر ئەبم ینی شەرد نییە زۆر تۆ دەرکەویت و لە دیم لە مەشەدەکانە دەرکەوی بەڵام ئەو مەشەدانی من و ئەو نواندی من یکەم کە لە دوای ئەوەی کە کاک پشتیوانی تیانە ماوە بە ڕەحمەت بێ تەسەورەکەم کاکجەلیل ئیشێکی جوانی بۆ کرد بێت ئێستا کە بیرت ئەکەوێتەوە با بڵێن ئەو دیمەنانەی گەردەلوول کە یێتەوە زاکیرێت پێکەنینت بە ئەو ساتە خۆشانەیەت کە لەگەڵ ئەکتەرەکانی تر و لە کاتی ڕۆڵبینین و یان هەمیشە بیر لەواکەیتەوە کە ئەگەر کاتەکە بگەڕێتەوە من بەو شێوەیە نواندن ناکەم یان ڕەنگە گۆڕانکاریکی گەورە لە چۆنێتی نواندن ما بکەم کە خۆتەزانی ئینسان تا گەورە ئەبێت زیاتر و زیاتر با بڵێن بیرتر بیرەکاتەوە لەوانەیە زۆر جا بیر کەمەوە لە ئێستا ئەو سەرنجانی کاکجەلیل ئەیا پێم خۆم قەت بیرم لێ نەکردوتەوە لەو کاتە بەس توانیمە کەوەی پێوتم ڕۆڵەکە بە جوانی ببینم ئێستا لەوانەیە چۆن تۆ باست کرد کە ئەزمون زیاتر کۆکەیتەوە
ئێستا لەوانەیە ئەگەر دەرهێنەرێک پێم لە خۆم شتەکان خۆم بیکەم بە بێوەی زۆرترین کەمترین سەرنج لە دەرهێنەرەوە وەرگرم. ئەو چالاکیانی کە لە دەرەوەی وڵات یعنی وەکو ئەکتەر با بڵێن یا وەکو میوان یا وەکو هەنێک جار وەکو لیجنا وەکو دادوەر هیچ بەشداریەکەت نەبووە لە ناو چالاکیەکان؟ ساڵی پار بەشدار بووم لە گروپی کابارێت ئەو گروپە شانۆیە بە خۆشحاڵی و چەند کارێکی زۆر جوان کرا. یەکێکی لەوانە مامۆستا نیگاری حەسیب قەراغی ئیشێکی زۆر جوانی پێشکەش کرد. مامۆستا فازل قەساب، ست فرمێسک ئیشەکانیان زۆر زۆر جوان بوو. جێی دەستخۆشیە لە وڵاتێک کە شاری خۆت نەبێ بەو ئیمکانیەتێکەمەوە بەو ئیمکانیەتێکەمەوە بەڵام ڕۆحەتێکی گەورەیتیایە. هەموو ئەکتەرەکان هەرێکی لە وڵات و شارێکەوە کۆبوونەتەوە، هاتوون هەر هەمووی لەسەر حسابی خۆی لە کاتی خۆی هاتوون چەند ڕۆژێک ماونەتەوە. بەڕاستی جێی دەستخۆشیە چونکە تا نەیبینیت و لە ناو وەزعەکەیان نەبیت نازانی کە چەند کە بە چ شێوەیە کرا و چەند قورسە. و بە تایبەتی پێویستی بە ئیمکانیەتی زۆر پێویستی بە ئیمکانیەتە. یعنی من دایم ئەڵێم با لێرە لە وڵاتی خۆمان لە شاری خۆمان قەدری یەکتری بزانین. ئەم کارانە ئەکرێ بۆ نمونە من لە شانۆیەکە بەشدارە بم لە ماڵی خۆمەوە چم بۆ هۆڵێکی شانۆی پرۆڤی خۆمەکەم کارە شانۆیەکەیەکرێ لەوێ ئەوە نییە. لەوێ زۆر قورسە تۆ تاوەکو ئەو شانۆیەکەی بێت جارێت چەند مانگێک بە ئۆنلاین و بە کامێرا حیوارەکان لەبەرکەیت و سەرنجەکان وەرگری هەفتەیەک تەمێنێ بۆ سەر تەختەی شانۆ. زۆر قورسە لێرە ئەو ئیمکانیەتانە تۆزێ ئاسانترە باشترە. ئاگداری ئیش و کاری ئێرەی ئەو شانۆی و ئەو بە تایبەتی ئەو دراما و کارەبەڵێیانێک هەمووی سیرەکەم دراماکان سیرەکەم کارە شانۆیەکان ڕەچێ لەسەر لە ڕووی شانۆیەکانەوە زۆر هەنگاوی باشنراوە لە ڕووی ئیشکردن و ئێستا چەند گەنجێکی زۆر باش هەوڵێن لە بواری شانۆیە. شانۆ قوتابخانەی گەلا ئێمە پێویستیمان بە شانۆیە. دراماکانیش تا ڕادەیەکی باش بەرەو پێشەوە چوە. هیوادارم بەرە بە کاری سیناریۆ بدرێ لە دراماکانە کە سیناریۆ بەقووەت بوو باش بوو بتێنێتەوە ئەکتەریش جوان ڕۆڵە بینێ حیواری جوان ئەکتەری جوان ڕۆڵی ژنان چۆنە بینیت زۆر باشە لە دراماکان تەسەورەکەم ئەو کاتێک کە من بەشدار بووم لە ئێستا جیاوازێکی زۆرە بینم ڕۆڵی ژن نواندنیان لە ڕووی ئازادیانەوە کە بتێنێتەوە کە تۆ ئازاد بووی ڕۆحیش ئەتوانێت بە جوانی دەورەکە ڕۆڵەکە ببینێت. زۆر باشە. لەگەڵ سوشیال میدیا و ئەوانە هەستەکەم زۆر بینێ نییە؟ زۆر خراپم لە سوشیال میدیا. ڕاستیەکەی زۆربەی ئەکاونتەکانم نییە. فەیسبووکێکم هەیە سناپچاتێکی شمێسا کردومە بە پەپلیک بەڵام بەس چەند ئەو کارانی کە بمەوێ ئیشی تیا بکەم و یا چاپێکم دەکەن حەزم لە دنیای سوشیال میدیانە حەزم لەوە نیە هەموو ڕۆژێک و چونکە من ئەکتەرم من مەسئولیەتێکم لەسەر شانە هونەر مەسئولیەتێکی گەورەیە. باوەڕەکەم لە دنیای ئێستاشە ئەوەنە دەرکەوتن ئاسان بووە دەرنەکەوی ناسراوی. یعنی ئەگەر کەسێک دەرنەکەوێت ناسراوترە وەک لەوەی دەرکەوێت. هەر کەسێک بێت ئێستا موبایلێکی پێ و بە ئاسانترین شێوە. بەڵام ئەو کاتی من کە دەریش کەوتم دنیای بەناوبانگبوون ئەوەنە شتێکی گرنگ نەبوو. هاتن لە ڕۆژنامەیەکە چاوپێکەوتنێکیان لەگەڵا کردی. دووبارە بەخێر هاتی. سپاس بۆم چاوپێکەوتنە. سپاس بۆ.